سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێت بینەرانی بەڕێز و خێرخوازانی خۆشەویست. هاتوین پێتان بڵێین کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندا دڵتان ناڕەحەت و دڵتان تەنگە بێت یاخۆت ئەبەخشن بەبێ ئەوەی خەڵکانێکی هەژار و منداڵی بێباوک بناسن بەربوومی هاوکاری و کۆمەچی و دڵتەنگەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست بریتە لە دڵخۆشکردنی منداڵانی بێباوک و هەژارەکان لە هەرێمی کوردستان. ئەگەرچی لە سەرەتای هەر بەرنامەیەک کۆمەڵێک ناڕەحەتی و خەم و خەفەتمان تووشە بێت، بەڵام چەند مانگێک دوای ئێوەی خێرخواز و بەخشندا هاوکاری و کومەچەکانتان ئاڕاستەی دەستگای بەخشین دەکەن، هەمومان بەیەکەوە ئەم جارە بە پێکەنین و بەخەندەوە پێشوازی لە منداڵانی بێباوک و هەژار و نەدارەکان دەکەین لە هەرێمی کوردستان کە چۆن تا دوێنێ ژیانیان لە نەهامەتی و ناڕەحەتی و ناخۆشی بەڕێیا کرد. بەڵام ئمڕۆ بە هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست ژیانێکی خۆشگوزەران ڕویان تێکات. ئمڕۆ بەرنامەی بەخشین لە دەڤەری بادینانەوە ئەوەی پێتان بڵێت هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست ئەمە خەرمانبەرەکەتانە کە لە ماڵێکی بێباوکی خانوویەکی زۆر ناخۆش ژیانیان بەسەر دەبرد، بەڵام ئمڕۆ لەم خانووەدا شەوڕۆژ بەڕێەکەن و کە حەوت منداڵی چاوگەشی بێنازی بچووک لەم خانووەدا ئێستا دەژین. بەڵام ئەگەر لەبیرتان بێت حەوت مانگبەر لە ئێستا سەردانی دەڤەری بادینانمان کرد، ئەم حەوت منداڵە چاوگەشە بێنازە لە خانوویەکی بچووکی زۆر ناخۆش پڕ لە نەهامەتی ژیانیان بەسەر دەبرد. بابزانین کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندە ئەبەخشن چۆن خەرمانبەرەکەتان دێتە بەرهەم و ئەبێتە هاوکار و هاودەمی هەژاران و نەداران و منداڵانی بێباوک. چەند ساتێک لەگەڵمانە. لە منطقەی کەلەکچینە منطقەی بادینی و باوکیانیش عەمر خودای کردگەیە 20 ساڵە تەقریبەن و ڕاتمانیش نییە و زڵاممان نییە و هیچ زمان نییە، حەفت یەتیمیش بەدەستمەوەیە و حەز دەکەم یارمەتیمان بدەن. و مشکلی ئەم خانووەتان چییە؟ مشکلەی خانیەمان ئاو بە خانیمان تێتە خوارێت جیازم بە جلک و تشتادا پۆشیگە ئاو تێ بە بانیەوە تێ بە دیوار تێتە خوار لەولا دەرەزی بردگە لە خانی تر، یعنی ژیانمان نییە نیوی مانگت تەڕ دەبێت حەوژمانیان ئەو شکلە نییە بێژم زلی چێکە ڕاخەم غەرادێکە ڕاخەم ڕۆژمان نییە ئەمە گدە بکە نسرم و ئاو ژیانێ گەلێ نەخۆش دەبین بەسەر یعنی نوینمان تەڕ دەبێت کومبارمان تەڕ دەبێت هەمی کامل تەڕ دەبێت جێمانی ژنیەوە تشتێکە ڕاخەین غەرادێکە ڕاخەین گەلێ ژیانمان نەخۆش. برا لە بیداوە حەوژمان هەمی دلۆپەی دەکرد هەمی وەزعمان نەخۆش بی گەلێ خراپی یعنی نیوی مانگت تەڕ دەبی. ئێستا بۆمان حەوشەکەیان چا کردگە خانیەکەیان چا کردگە خوددا خێرتان بنووسێت ئەوەی خێر خۆشی کردگە ناوی زۆر مەمنونتانین لە بەلای دنیا خوددا ستر و سلامەتتان بکات خوددا ژیانمان ئێستا گەلێ خۆش بگە حەوشەکە زۆر جوان چاکریاگە و دڵندە یەتیمان خۆش کردگە و زۆر مەمنونتانم و هەتایە بە خوددا لە چاکەتان ئەبەت دەرناچم و حەفت یەتیم بێ باوک دڵیانگە خۆش بی و زۆر ئێستا ژیانیان خۆش بی یعنی باش بی جێمان نەخۆش بی ئێستا زۆر دڵمان خۆش ئەرێ لە برام گەلێ دڵمان خۆش بی بە خودای جێمان فرەبی جێمان خۆش بی بێد و تابق یعنی ژیانمان زۆر خۆش بی ئێستا منداڵەکانمان هەمی دڵیان خۆش بی ئێمە دڵمان خۆش بی ئەوەڵ گەلێ دلۆپەداتە خواری و گەلێ نەخۆش بی ژیانمان و نیوینمان تەڕ دەبی و جێمان نەبی و جێمان تەنگ بی و ئێستا زۆر زۆر خۆش بیگە بە خودای زۆر مەمنونتانین خوددا خێرتان بنووسێ بە خودای ئێستا زۆر خۆش بیگە غەرادەکان تشتەکان هەمی جدید بیگەوە هەمی خۆش بیگە خاوین بیگەوە زۆر زۆر مەمنونتانین خوددا خێرتان بنووسێت خوای لێژێ زۆر خۆشە زۆر دڵمان خۆشە زۆر خاوین بیگەوە زۆر جوان بیگە گەلێ کەیفیانە زۆر دڵیان خۆشە.
الرحمن الرحيم والصلاة والسلام على خير خلق محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا إلى يوم الدين. أما بعد سرتا دەمێ دەستخۆشی لە ستافی بەرنامەی بەخشین بکەم کە سەردانی ئێمەیان کرد لە دەڤەری بادینان لە ناحیەی کەرەکچی پێش 7 مانگ پێش ئێستا سەردانی ماڵێک هەژاریان کرد و بڕیاریان لەسەر ئەوەدا کە بۆیان خانیەکەی کۆن بوو، خانیەکەی پێش 7 مانگە دیتان بە چاو خوتان و هەمومان لێرە کۆ ببینەوە لەو ماڵە کە کۆن بوو، زۆر بە غەمباری کۆ ببینەوە و لەبەر ئەوەی خانوویەکی زۆر ناخۆش و جێگەی مەعیشەت و گوزەرانی تێدا نەبوو کە ئەوان ستافی بەخشین بەرنامەی خێرخوازی بەخشین بڕیارن لەسەردا بۆیان خانیەک تەواو بکەن. ئێستا الحەمدوللا بە کەیف و خۆشی و دڵخۆشیێکی گەوراوە ئێمە و خاوەن ماڵەکە و منداڵە هەتیوەکان و دایکی بەڕێزیان هەموو پێکەوە لەگەڵ ستافی بەرنامە زۆر بە دڵخۆشی و ئەمڕۆ افتتاحی ما خانووەکەمان کرد و هاتین بۆ خانووەکە. ئێستا ئێمە بەرنامەکە لە خانووەکە دەکەین زۆر بە دڵخۆشەوە. لێرەوە پەیامم بۆ خێرخوازان ئەوانەی کە خێریان کە بەخشیان لە پێناو خوا خوددا تەعالە لە قورئانی پیرۆز باسییان دەکا وأقرضوا الله قرضا حسنا وما تقدموا لأنفسكم من خير تجدوه عند الله. دەفەرمێ رب العالمین ئێوە قەرز بە خوددا بدەن. قەرز بە خوددادان چییە؟ قەرز بە خوددادان ئەوەیە تۆ ببەخشی ئەو ماڵی خوا پێتیداوە ببەخشی لە پێناو خوا ببەخشی بەچی ببەخشی بەو کەسەی کە شایانیتی وەک ئێستا کە ئەمن ئەو ئاەتە لێرە دەبێنەوە تەطبیق بوو لەم بەرنامەیە تەطبیق و لە بەرنامەی بەخشین و لە دەستگەی خێرخوازی بەخشین هەر کەسێکە دەستی یارمەتی درێژ کردەوە بۆ بەرنامەی بەخشین دڵنیا بێتن ئەم ئاەتە پیرۆزە دەیگرێتەوە کە خوددا تەعالە لە فەرمانی رب العالمین جێبەجێ کردەوە چونکە فەرمانە رب العالمین پێ دەکا وأقرضوا الله قرضا حسنا. ئێوە قەرضی حەسەن بە خوددا یعنی قەرضی حەسەن چییە؟ بە قەرز بدەن بەخوا یعنی ببەخشن. ئێستا دەستگەی خێرخوازی بەخشین ئەوە دەگرێتەوە کە ئێوە یارمەتی خەڵکی هەژار دەدەن کە یارمەتی دەستگەی خێرخوازی بەخشین دەدەن ئەوەیە کە بە قەرز داتانە بە خودداوە خوددا تەعالە فەرمێ وما تقدموا من خير تجدوه عند الله. هەر یعنی ئەوە لێرە ئاماژەم پێکرد جاری پێشوش یەکەم جار کە یەک ڕوبعێک بێن نێژی کەمە بەڵکو بەو ئەوەیە ويربي الصدقات يمحق الله الربا ويربي الصدقات. ئەو ڕوبع خوددا تەعالە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ یەک لە خورمایە خوددا تەعالە وای لێ دەکات دەکاتە چای ئوحود بۆت بۆیە ڕوبعی تو هزاری ئەوەی تر و وەرەقەی ئەوەی تر و دەوەرەقەی ئەوەی تر خانوویەکی دووقاتی جوانی خەنجیلانەی خۆش کە هەر حەز دەکەی لە ناوی دانیشی ئێستا بۆ ئەم مناڵەیەتیوانە ئەوە لە ناحەیەک لە ناحەیەکی ترەوە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام دەفەرمێ من و ئەو کەسانەی کە یەتی و بەخێو دەکەین کە هاتەینی ئەوان لە ڕۆژ قیامەت لەگەڵ پێغەمبەر دەبێ عەلەیهی سەڵات وسەلام و فەرموودەی زۆرمانەیە لەسەر ئەوانەی کە خەڵکانێک دڵخۆش دەکەن بە تایبەتی منداڵی هەتی و دڵخۆش دەکا. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی الإحسان بالتەمام ئەوە ئیحسانێکی تەمامە. خانوویان بۆ دانا ڕایخی ناو ماڵ هەمووی لەگەڵ تەخمی قەنەپە لەگەڵ کەوانتر لەگەڵ ئۆڤن لەگەڵ گیسکی کارەبا لەگەڵ سەلاجە و هەر پێداویستی ناوماڵ نەمایە هەر هەمویان لۆ کردیە بە تەنها ئەوەندە ئەمڕۆ هاتن لە ناو خانیەکەی خۆیان بە دڵخۆشی ژیانێکی خۆش دەست پێ بکەنەوە دڵنیا بن خوا ژیانێکی خۆشتان بە قسمە دەکا لە دنیا و لە قیامەت چونکە ئێوە دلی بەندەکانی خواتان خۆش کرد خوددا تەعالە پاداشتی یەکەیەکەتان بداتەوە هەر کەسێک بە یەک وشەیەک هەر کەسێک بە یەک بلۆکێک یارمەتی دا خێرخواز هەبوو بلۆکی هینە هەبوو ڕملی هینە هەبوو یارمەتی هینە هەبوو بە پارەی خۆی هەبوو بە قسەی خۆی خودای داواکارم لە خودای گەورە ئەوەی بە 1/6 بەشداری لەم بینایە کردووە خوددا تەعالە ئەجر و پاداشتێکی زۆری دنیا و قیامەتی بدا پێ. فلهم أجرهم
ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. غەرازی ناوماڵ چیتان هەیە؟ چیتان پێویستە؟ ناوماڵ هەموو تشتمان پێویستە و ناوماڵیش وەڵا کەوەڵتەر مەتبەخمان نییە، پشتبان هەمی کەونن و قەدی من و نەبی بکڕێن ڕاستی. بەخدا کومبارش خێر عالەمە و هاینای گیان، کومبار مەتبەخم خێر عالەمە، کەوەڵتەر مەتبەخم نییە، تش ناقستانم گەلێک هەیە ڕاستی، ئەگای ناوماڵی ژانەی ناقستانە بۆم بکەن. ئەرێوەلە پێشتر هەمی کەونک بی خێر عالەم بی دەهات بۆمان، هەمی کەونک بی و هەمی ئەیە بیویستە هەمی کومبار و کەوەنتەر و سندق و نوین و گەکریاگە بەتەنی و غەرات کامل کریاگە پێشتر وانەبی. ئێستا زۆر دڵمان خۆش. سەلاجە بۆمان کڕیاگە، کەوەنتەر، کومبار، دۆشک، بالیف، ئەیانە هەمی بۆمان کڕیاگە، قەنەپە، هەمی ناومالی کامل بۆمان کریاگە. خدا خێریان بنووسێ، ئەوەی هاوکاریمانی کردگە، ئەوەی هاریمانی کردگە، خێر خۆی کردگە ناوی خدا خێری بنووسێت. زۆر مەمنونیانم، دڵ ئەیندا یەتیمەیان خۆش کرد، دڵمانیان خۆش کرد، حەوشەکەیان خاوین کردەوە بۆمان چاک کردەوە. زۆر زۆر مەمنونم، خدا لە بەلای دنیا ستریان بکات، خدا بێ بەلایان بکات. زۆر مەمنونین، دڵمان زۆر خۆشەویستە. ئێستا هەرکم باشتر بیگە حەوشەکە جدید کریاگەوە و خۆش کریاگە و ناومالی کریاگە و غەرات کریاگە و کەوەنتەر و غەسالە و کامل بۆم کریاگە و کومبار و ئێستا دڵمان خۆشترە و باشترین و ئەیندا یەتیمەش با دڵیان خۆش بی و ئێستا باشترین. خدا خێر بەرنامەی بەخشین بنووسێت، حەوشەکە بۆمان کردی ژیانە دوو تابق و مەعاشێکیانیش بۆمان بڕیگەوە و غەراب ناومالیان بۆمان کردگە. خدا خێریان بنووسێ ئینشەڵا. زۆر مەمنونیانین، هەمی تشت بۆمان کریاگە، دڵ ئەیندا یەتیمە خۆش کریاگە. زۆر زۆر مەمنونیانم، خدا خێریان بنووسێ ئینشەڵا. سوپاس بۆخوا کە هەستاین بە خێرێکی زۆر گەورە و عەظیم کە لە ناحەی کەلەکی لە بادینان خۆم سەرپەرشتی کەلەکی دەکەم. بەری چەند ماوەیەکە، چەند مانگێکە هەستاین ئەو دادەیە هاتە سەردانمان کە بۆی خەکە خانووکەی بچووکە و ئەرزەکەی بچووکە و ناڕێکە و دلۆپە و شتیوا دەکە، ژیانیان زۆر ناخۆش بوو ناو ئەو خانووە. ئەلحەمدوللا ئێمەش هەستاین دەستگای خێرخوازی بەخشین بەردەڕەشمان ئاگادار کردەوە، فۆرمێکمان لۆ پڕ کرد و تەمەشامان کرد، لە ژنێکمان هینا تەمەشای کرد کە تەماشای کرد وەزیعان زۆر ناخۆشە. سوپاس بۆخوا دوایەوە کە بەرنامەی بەخشین بڕیارەکەیدا هەستیامان بخۆم سەرپەرشتیەکەم کرد، هەستیامان کە خانووەکەمان خراپ کرد و دەستمان پێکرد لە بیدایەتەکەوە. سوپاس بۆخوا هەبوو بەڕێ بلۆک و ڕەمل و شتیوە هاوکاری کردی. سوپاس بۆخوا، سوپاس بۆوان کە ئەو خێری خۆیان کە تێ کرد بۆ ئەو مناڵە چاوگەشەکان، ئەو حەوتی یەتیمە هەر هەمووی گچکەنە، کەس نییە سەرپەرشتی وەکە، نە معاشێکیانەیە نە تشتێکیانەیە. ئەلحەمدوللا هەستامان کە بیدایە دەستمان پێ کرد، بەڵام عەرزەکە بچووک بوو، هەستامان کردمانە دوو تابق، وەی کردمان دوو تابق 80
5 مەتەربی نەدەکرا یەک تابقی بیکردن ئێستا مەکەمان 2 تابق. سوپاس بۆ خوا و سوپاس بۆ خێرخوازان کە هەر کەسێک کە دینارێکی دابێت هەر تشتێکی دابێت زۆر بە ئامانەتێکی گەورە جێبەجێ کرایە دینار بە دینار لەو خانیە سەرفمان کردووە. کەستان سوپاس بۆ خێرخوازانێکی شەبوو کە ئەو قەنەفەکەی لە هەولێرەوە بۆمان بەڕێ کرد بۆ ناومالیەوە. ئێستامان ناومالیەوەش بە هەمووی بە کاملی مکامل بە قەنەفە و بە هەر شتێکە هەمومان بۆی کڕی ئەلحەمدوللا. سوپاس بۆخوا دوای کە خانووکەمان تەواو کرد هەستاین بڕیارماندا ناومالیان نەبوو هیچیان نەبی هەستامان ڕۆشتمان هەولێر لۆی کە فەرشەمان کڕی و هەستامان تاخم کەونتەرمان لۆی کڕی سەلاجەمان کڕی و ئەشای کەمالی هەمی تشت دۆشک و کامل و کەمال بۆی کڕیمان لۆ ماڵەکانی. سوپاس بۆخوا پارێک زۆر شتێک بەس ئەلحەمدوللا لە جل و بەرگ و شەم هەموو بۆی کڕیمان. ئێستا واکە تەواو بووە لە گێسک و کەهرەبا و لە فڕنی و شتیوامان هەموو بە تەواتی کڕیە. ئەو کەسش کە خێری خۆی تێکرد دینار بە دینار ئەو پارێتان کردیتەنە ئەو خانیە. زۆر سوپاسی خێرخوازانی بەرنامەی بەخشین دەکەین کە بە هەستانی خانوویکی ئەوە جوان و ڕێک و پێک هەستیامان بۆ 7 پەپۆلەی چاوگەشەکانمان ڕێخستیە کە ڕێک لە 2 تابقا ئەو 2 تابقاش کارزەکەی بچووک بەڵام 2 تابقێک ڕێکمان ئەو کردێت. سوپاس بۆ خوا ئەلحەمدوللا. بەناوی خۆی گەورە و میهرەبان دەستگای خێرخوازی بەخشین وەک پیشەی هەمیشەیی بەردەوامی خۆی لە خزمەتی تەواوی خەڵکی هەرێمی کوردستاندا بووە لە هەموو چین و توێژەکان. دیارە ئەمڕۆ ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین سەردانی دەڤەری بادینانمان کردووە و لە ناحیەی کەلەکچی ئەمڕۆکە خانوویەک کە بڕیار درابوو لە دەستگای خێرخوازی بەخشین بۆ 7 مناڵی بێباوک دروست بکەین. سوپاس بۆ خۆی پەروەردگار. دوای چەند مانگێک ئێمە توانیمان خانوویەک بۆ خانەوادەیەکی بێباوک کە سەرپەرشتیاری 7 مناڵی بێباوک لێکرد ئەمڕۆکە تەواومان کرد و تەسلیممان بەو خانەوادەیە کرد و جگە لە دروستکردنی خانووەکە هەروەها ئێمە ناوماڵی تاوامان بۆ دانا و هەروەها بڕینەوەی موچەیەکیش بۆ مناڵەکان لە ئێستادا لەلایەن خێرخوازانەوە. بۆیە لێرە وەکو دەستگای خێرخوازی بەخشین دەمەوێت بڵێم سوپاسی تەواوی هەموو خێرخوازانە دەکەم لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و هەروەها لە هەموو ئەو شوێنانێک کە هاوکارمان بوون بۆ تەواوکردنی ئەم خانووەیە بۆ 7 مناڵی چاوگەشی جوان و ئێمە سوپاسیان دەکەین خۆی پەروەردگار پاداشتیان بداتەوە. وەکو لە ڕابردوو دەستگای خێرخوازی بەخشین زیاتر لە 135 خانی دروست کردو بۆ مناڵانی بێباک و خاوەن پێداویستی تایبەت. ئەم خانووەش وەکو خانەکانی تر خانەوادەیەکی تر تواندرا ڕزگار بکرێت لەلایەن ئێوەی خێرخوازەوە. دووبارە سوپاس بۆ هەموو لایەک و سوپاسی ئەو خێرخوازانە دەکەین کە لەم خانووە بەشدار بوون هەم لە هاوکاری و هەم لە پێداویستی لە بلۆک و چیمەتە و شیش و هەر پێداویستێک لە خانووەکەی بۆی تەواوی بکەین و هەروەها لە کەلوپەلی ناوماڵ و هەروەها لە برنەوەی موچە بۆ مناڵانی بێباوک. سوپاسان دەکەین خۆی پەروەردگار پاداشتان بداتەوە. هیوادارین بەردەوام بن لەگەڵمان بۆ ئێوەی بەخشین بەردەوام بێت.
زۆر جار لە مامۆستایانی ئاینی گوێمان لێ بووە لە دێر زەمانەوە کاتێکە کەسێک کە دەستی میهرەبانی بەسەرسەری منداڵێکی بێ باوکدادێنێت ئەو تاڵەموانەی کە بەردەست دەکەون هەموو ئەبێ بە خێر و سەدەقە و چاکە بۆت لەبەرەوەی دڵی منداڵێکی بە باوکت خۆش کردووە دەستی میهرەبانی بەسەریا هێناوە. ئەی کاتێک کە تۆی خێرخواز و بەخشندە بەشداریت کردووە لە دروستکردنی خانوویەکی بەم چەشنە بۆ حەوت منداڵی چاوگەشی بێناس ئەبێت خێر و پاداشتێکتان بۆ خۆتان چنی بێتەوە و ئەبێت تا چەند دڵی ئەم منداڵانتان خۆش کرد بێت. خۆتان بینیتان بە خەندەکانیان وەڵامی ئێوەی خێرخوازیان دایەوە کە سوپاس و پێزانین بوو کە دڵی ئەوانتان خۆش کردووە. هەمیشە جێگای شانازیە لە هەرێمی کوردستان ئێوەی خێرخواز و بەخشندە هەر جارە و ڕوئەکەنە ماڵێکی هەژار یاخود بێ باوک دڵخۆشیان دەکەن و بەختەوەریان دەکەن. بۆی ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشینەوە سوپاس و پێزانینمان بۆ هەموو ئەو بەڕێزانێکەوە هاوکارمانن بۆ تەواوی پرۆژەکانمان لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. ئێمە ڕۆژوەک بینیتان لە دەڤەری بادینان ئەم خانوە دووقاتتان پێشکەشی حەوت منداڵی چاوگەشی بێناس کرد. بۆی پێتان ئەڵێین ببەخشن تا بەخشین بەردەوام بێت. بەخشین نەوەی بێکەسان.